حاجی عەبدوڵڵا بە نائومێدیەوە لە بەردەم دوکانی بریکارەکەی وەستاوە تا هەواڵی بەشە خۆراکی مانگی 12 بزانێت، بەڵام پێی دەڵێن تەنیا مانگی 7 تێدایە. حاجی دەڵێت ئەگەر خۆراک نەیەت بازاڕگران دەبێت و ژیانمان سەخت دەبێت. وەڵام من داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی عێراقا علاقاتی بەقۆی هندکات تەسیرکات لە سەیران کە بە عێراق نەگرن، چون بە عێراق خەڵک فەقیرە و ئیشی نییە و کاسبی نییە و کەسابەتی نییە، بەڕاستی گرانیشی دروست دەبێت و خەڵکیش توانای نییە و معاش نییە و کەسابەت نییە و ئیش نییە، لەبەرەوە ئیشێکی خراپە ئەگەر ڕابگیرێ. بەڕێوەبەری دابەشکردنی خۆراکی سلێمانی بۆ پەیام ڕایگەیاند وەزارەتی بازرگانی هەرێم و بەغدا لە گفتوگۆدان بۆ چارەسەری کێشەکە. ئەمەش دوای ئەوەی بەغدا بەهۆی قەرزێکی 170 میلیارد دیناریەوە لە ساڵانی 2023 تا 2022 نردنی بەشەخۆراکی ڕاگرتووە. تەنها داوای ئەو پارەیەکە کە نەگەڕاوەتەوە بۆ عێراق، بەڵام ئەگەر بێت و حکوومەتی هەرێم تەسوێ بکە لەگەڵ حکوومەتی بەغایە بۆی هەیە حکوومەتی بەغا قەرزار بێت، چکە نەقلی لێراوە پارەی کرێکات داگرتن و بارکردنی لێراوە، اینجا هەروە بێتوانێت بۆ ناو دوکانی وەکیلەکان کە ئەمەش هەموو کرێ گواستنەوەی و ئەوە المهم ئێمە دامان ناوە بۆ سەر و خۆمان وەزارەتی خۆمان لەگەڵ وەزارەتی بازرگانیە شەڵاگەنە نەتیجە. بریکارەکان باز لە چۆڵبوونی کۆگاکانیان دەکەن و دەڵێن ئێمە مانگانە پارەمان لە هاوڵاتیان وەرگرتووە و ڕادەستیشمان کردوتەوە، بەڵام نازانین بۆچی گرفت بۆ بەشە خۆراک دروست بووە. خۆراک مانگی 7 هاتووە تا ئێستا خۆراک ئاردیش مەدەمان هاتووە مانگی دێمە بەلای داوای پارەکە نازانم ئەڵێ پارەتان لایە بە حکومەتی نیان ناردووە لەوە پێشکەوە پارەی لە خەڵکیان وەرگرتووە نیان ناردووە. بەڵێ هەر یەکسەری بە کۆمپانیا کۆمپانیا وەرێگری بەڵێ. ئێستا چارەنووسی سەبەتەی خۆراکی هاوڵاتیان لە نێوان ململانەی دارایی هەولێر و بەغدا نادیارە. بەغدا دەڵێت هەرێم پارەی بەشە خۆراکی 90 ساڵی ڕادەست نەکردووە. ئاوا بڕوات بەشە خۆراکی جۆک و کێشەی موچەی لێ دەکەن و کێشە بۆ ئەو مافەی هاوڵاتیانیش دروست دەکەن. جگە لەوەی هەموو ساڵێک بەشە خۆراکی چەند مانگێک نادێت و کەس نازانێت کێ لەی بەرپرسە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.